ئەنجامدانی کۆنفرانسەکە بۆ کاراترکردن و چالاکردن و دەستنیشانکردنی خەڵەلاوەز و گیر و گرفتەکانی پرسی ئافرەتانە. یەکێکە لەوانە کە درێژە پێدەری هەموو ئەو پاڵپشتی و پشگیریانەیە کە سەرکردایەتی پارتی بەتایبەتیش سەرۆک بارزانی بۆ پرسی ئافرەتی هەیە و ئێمەی ئافرەتانی کوردستان هەمیشە هێز لە پشگیری و پشتەوانی جەنابی سەرۆک وەردەگرن. ئەمڕۆژ جەنابیان فەرمووی ئێوە دروشمەکەتان دروشمێکی دروست و جوانە کە بە تواناکانتان داهاتووتان بنیاد بنن، ئێمەش پشگیرتانین. ئەمە هێزە بۆ ئافرەتانی کوردستان و ئێمە ئەرکمان قورس دەکا. دروستە دڵخۆشین جێگەی شانازیە، بەس ئەرکمان قورس دەکا دەمانخاتە بەرپرسیارەتێکی قورسەوە کە بتوانین ئەکتیڤتر، چاڵەکانەتر، زیاتر هەم بدەین بۆ ئەوەی کە خزمەتی ئافرەتانی کوردستان بکەین و خۆمان پەروەردە بکەین، تواناکانمان برەوی پێ بدەین.